ڕنگ پێدەری گوڵەکانە، سۆما و بیلبیلەی چاوانە، سۆزی ئەبەدی دڵانە، نمەی ئەوینی بارانە، پرشنگەدا چاوەکانی، دڵە ڕۆحە سلەیمانی. شکۆیە بەدی کوردانە، ئاوازی گەروی ژیانە، شەونمی خەندەی لێوانە، تیرۆژی خۆری ئاسمانە، پرشنگەدا چاوەکانی، دڵ و ڕۆحە سلەیمانی. سەری عەرشی دڵارە ئەمە، نەخشە و جوانکاری خودامە، جێگای شانازی باوانمە، میراتی گەورەی بابانمە، پرشنگەدا چاوەکانی، دڵە ڕۆحە سلەیمانی. جوانی لێ ئەچۆڕێ، تک جوانی لێ ئەچۆڕێ، بە تریفەی مانگە نۆڕێ، خەزان بە گوڵزارە گۆڕێ، جوانی بەهار پێیە دۆڕێ، پرشنگەدا چاوەکانی، وەڵا دڵە وەڵا ڕۆحە سلەیمانی. هەناسەی تەڕ پێەکەنێ، هەناسەی تەڕ پێەکەنێ، نەورۆزی گڕاچەنێ، سەر بۆ ئازادی دانێ، ژیانی خۆی وەلا ئەنێ، پرشنگەدا چاوەکانی، دڵە ڕۆحە سلەیمانی. هۆی بەختیاری و شادی ژینە، بووکی ڕازاوەی زەمینە، خاوەنی عەشق و ئەوینە، هەتا دڵ حەسکا شیرینە، پرشنگەدا چاوەکانی، دڵە ڕۆحە سلەیمانی. کانگاو سەرچاوی وەفایە، جێی شادی و سەیر و سەفایە، دڵڕفێن و بێهاوتایە، جوانی قەت کۆتایی نایە، پرشنگەدا چاوەکانی، دڵە ڕۆحە سلەیمانی. دڵە ڕۆحە سلەیمانی، پرشنگەدا چاوەکانی، خوا لانەی چەندین ڕۆڵەی مەردە، سلەیمانی لانەی چەندین ڕۆڵەی مەردە، مەڵبەندی شێری نەبەردە، ئاسکی سڵی دەشت و هەردە، خاوەنی مێژوی بێگەردە، پرشنگەدا چاوەکانی، دڵ و ڕۆحە سلەیمانی. ڕۆح و دڵم قوربانی ئەو، ڕۆح و دڵم قوربانی ئەو، سرم بە سەرگەردانی ئەو، هەموو عمرم حەیرانی ئەو، بە فیدای ڕۆڵەکانی ئەو، پرشنگەدا چاوەکانی، دڵ و ڕۆحە سلەیمانی. پرشنگەدا چاوەکانی، دڵ و ڕۆحە سلەیمانی. قوربانی تۆم شاری شاران،
قوربانی تۆم شاری شاران هۆی دڵخۆشی ئێستا و جاران قوربانی تۆم شاری شاران هۆی دڵخۆشی ئێستا و جاران جێژوانی دەستەی دڵداران قوتابخانەی فیداکاران پرشنگەدا چاوەکانی پرشنگەدا چاوەکانی دڵە ڕۆحە سلەیمانی بەخێر بێتەوە سپاس بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونت فەرموون خێر بێت چاو بینەرانی ئازیز و خۆشەویستی ئێمە لە هەرکێکن جوانتن سڵاوتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لە یەکتانە خوازم و ساڵی نوێتان پیرۆز بێت ساڵی نوێ لێرەوە لە تەواوی هاوکارانم لە گەلی کوردستان و تەواوی کورد لە هەموو جیهان پیرۆز دەکەم هیوادارم ئەو شتانەی کە لە 2019 تا بەدەستان نەهێناوە و لە 2020دا ساڵی بەدەستهێنانی خەونەکانتان بێ و ئەو ناخۆشیانی کە لە 2019دا بەسەرتان هاتووە دووبارە نەبێتەوە و ساڵی 2020 ساڵێکی پڕ ئومێد و پڕ سەرکەوتن بێت بۆ هەموو لایەکتان و دەستخۆشی لە هاوکارانیشم ئەکەم کە مادوو بن بەم ستۆدیۆوە هیوادارین کە ئێوارە پرۆگرامێکی تەواو و جیاواز پێشکەش بە ئێوەی ئازیز و خۆشەویستکەین و لەگەڵمانە بمێننەوە هەتا کۆتایی. جارێکی تر سڵاوتان لەبێ عزیزانم بەخێراتنی میوانەکەمەکەم دووبارە کاک هاشم چەخمارە کە وەکو شاعیرم ئێوارە لەگەڵ ئێمە بێ و ئێوارەکەمان جوانتر و تایبەترەکات و هەروەها میوزیکزیانی ئازیزیش کاک هێدی کەم ئێوارە لەگەڵمان نابێت و بە پارچە میوزیک جوانەکانی ئەم ئێوارەمان ڕازاوەترەکات دووبارە بەخێر بێت. کاک هاشم ئەمێت بپرسم لە تۆ هەمومان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئەکاونتی تایبەتی خۆمان یادگاریەکانی 2019مان لێداوەتەوە کە ئەوەی بەسەرمان نەهاتۆ بە خۆشی و ناخۆشیەکانیەوە ئەمێ بزانم 2019 ساڵێکی چۆن بوو بۆ تۆ؟ 2019 بەداخەوە من وەکو شاعیرێک مەرگی هونەرمەندان بوو بەداخەوە بەڕاستی ئەلبەتە هەمومان وەکو بەڕێز و ئاماژە پێدا یادەوەری خۆش و یادەوەری ناخۆشمان هەیە کە لەو ساڵەیە تێمان پەڕاندووە بەڵام بەڕاستی مەرگی هونەرمەند و مەرگی ئەو کەسانی کە لە ناو کۆمەلگا بە چاوێکی جوانترە ڕوان نەژیان مەرگی ئەوان کاریگەرترە چونکە ئەوان دوجار سەرەوەی جوانەکانی ژیانن ئەوان وامان لێکن کە ئێمە ژیان بە دیوێکی تر ببینین جوانتر وەک لەوەی کە هەیە. زۆر ڕاستە. هیوادارین کە ئەو ناخۆشیانی لە 2019دا بەسەر ئێمە هادووەک و باسی شت کرد کۆستی ئەو هونەرمەندانە ئەو کەسایەتی دیارانی شاری سلێمانی کە کۆستێکی گەورە بوون لە 2019دا بەسەر ئێمە هات هیوادارین دووبارە نەبێتەوە ساڵێکی تازە بێت ساڵی 2020 ئەو ساڵە بێت کە هەموو تاکێک ئەوێت و ئێمە ئەمانەوێت. منش بە ئومێدم ساڵی بەدیهاتنی خەونی هەر تاکێکی وڵاتەکەم بێت. هیوادارین. کاک هاشم هەمووشە ئەوەندەی کە تێبینیم کرد بێت لە بۆ نەتایبەتیەکانە شەری تایبەتی خۆت هەبووە دانیشتنی تایبەتی خۆت هەبووە چیت بۆ سەری ساڵی تازە ئامادە کردووە و بۆ ئێمەش بۆم ئێوارەیە بە چاوان بەدڵەوە لە خزمەتیەوەم لە خزمەت شاشە جوانەکەی گەلی کوردستانم هەندێک کورتی لە شعر و شعرێکی تایبەت بە 2020 و هاتنی ساڵی نوێ کە لەو شعرەدا ئومێدێکی گەشت بۆ هەمووان بەدیەکرێ ئیشەڵڵاش هەروە ئەبێت بۆ هەموو تاکێکی وڵاتەکەم بە تایبەت عاشقان بۆ ئەو کەسانی کە بۆ معشوقەکانیان وێنەی شیرین و فەرهاد لەیل و مەجنون خەج و سیامن زۆری تر بە تایبەت پێشکەشتانەکە ئەڵێن هەتا عاشق نەبیت لە دەردی عاشق تێ ناگەیت تۆ عاشقیت کاکە هێدی مۆسیقاریش عاشقە چۆن بزانین کامێرامانیش عاشقن ئەلبەتە باسی عاشق زۆر قوڵە یەکێکە لەو باسانەی هەرچەند لەسەری بدوێی بەدوانایە بە کۆتانایە چۆن بزانی عاشقی تۆ زۆرترین کاتی خۆت بیر لە چیەکەیتەوە ئەو کەسەی کە ئەتەوێت بێگومان عاشقی ئەو کەسیت
کەسێکی تر بۆنە زۆرترین کات بیل لە پارە کاتەوە عاشقی پارەیە کەسێکی تر زۆرترین کات بیل لە مەحشوقەکەیات بیل لە دایکی کاتەوە بیل لە باوکی کاتەوە هەمومان یعنی عاشق بوون تەنها شەر نییە کە بۆ کەسی بەرامبەر بێت ڕەگەزی بەرامبەر عاشق بوونەوەی تۆ دڵت پەیوەستی ئەو کەسە بێت عاشق بوونەوەی تۆ بە خاتری ئەو کەسە ئامادەبی هەموو نەهامەتی و ئازار و میحنەتەکانی هەڵبگریت نەک بەو دیوەی کە بەداخەوە لای هەنێک کەس تەفسیر کراوە. زۆر ڕاستە. کاک هاشم شارەکانی تۆ زیاتر باز لە چیەکەن؟ ئەلبەتە منیش وەک هەر کەسێکی تر ڕۆڵەیەکی ئەم کۆمەلگایەم شتێک لەم کۆمەلگایە ڕوەدا بێگومان کاریگەری لەسەر ئیحساس و ناخی من بەجێ دەهێڵێ و ئەگەر نووسری واقعیش هەر کەسێک نووسری واقع بێ ئەگەر شتێک ڕووبدا و کاریگەری لەسەر ئەم بەجێ نەهێڵێ نەتوانێت بە دیارڕک ئایا هاوخەمی بێ ئایا دڵشادی بێ لەگەڵ یا بێ بۆ نمونە کاتێک پێشمەرگەی کورد لە سەنگەرە لە کاتێکا خوێنی ئەوان دێتەوە ئەگەر من پیانوسەکەم نەتوانێت بۆ بەرگری لە پێشمەرگە بۆ ورەی پێشمەرگە شتێک بنووسێکەوەتە و کات من چیم کردووە لە کاتێکە هەزاران دڵبرینداری عاشقە بینم ئەگەر نەتوانم شتێک بۆ عاشق بنووسم بێگومان شعریش دوجار ئیلهامێکە کە هانی تۆدا ئەو شعرە بنووسی بەڵام لە دوای ئەو ئیلهامەوە ئەم شاعرە گرنگە کە چۆن گرنگی بە خۆیەدا کە چۆن وا لە خۆیەکە بتوانێت دەقی جوانتر دەقی تایبەت بەرهەم بێنە دەقێک بەرهەم بێنێ دووبارە نەبێت دەقێک بەرهەم بێنە کە تازە بێ بەگوێی بیسەرە بەگوێ و کەسانەی کە متابعی شعرەکانیەکەن زۆر گوێ بە ڕای بەرامبەرەتە دەیت یاخود گوێ بە حەدەسەکانە دەی بە ڕووداوەکان بەپێی ڕووداوەکان تۆ شعرە نووسیت هەر شعر خۆی تێکەڵەیەکە لە حەقیقەت و خەیاڵ تێکەڵەیەکە لە حقیقەت و خەیاڵ تۆ توانی دنیایەکی جوانە نەخشێنی خۆ منە و کاتێکە شعرێکم نووسیوە لەوانەیە لە دنیای خەیاڵدانی خۆمان نووسی بێتم بەڵام دەیان عاشقوتیانە ڕێکەڵی بۆ من نووسراوە هەر ئەمڕۆم عەسرە شعرێکم دابەزان یعنی لەبارەی ساڵی نوێوە پەیوەندیم پێوکراوە لە کۆمنتە ئەڵەی بۆ من نووسراوە بۆ عاشقەکەم هەندێک کات گوێ لە گۆرانیە گیان میوزیکێکە گریت وا هەستەکەی عاشقیت بەڵام بیری شەکەیتەوە عاشقنی چی وات لێ کات کەلیماتەکانی ئەم شعرێ وات لە تۆ کات کە وا هەست بکەیت بێگومان وەکو ئاماژەم پێدا شعر ئەو شعرەیە کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر دڵ و ناخ و دەرونی ئەو ئینسانە بەجێ بهێڵێت یعنی تۆ ئەو شعرە خوێنیتەوە ئەچیتە ناو دنیای ئەو شعرە هەستەکەی پێت خۆشە چەند جارێ ئەو شعرە بخوێنێتەوە شعری واقعی شەرە و شعرەیە کە تۆ چەند جارە بخوێنێتەوە بێزار نەبی نەک بەداخەوە زۆرێکمان هەن شعر ئەنووسن بە ناوی شعرەوە شت بڵاوەکەنەوە لە واڵەکانیان بڵاوەکەنەوە تەنها جارێک شعرەکەی خوێنێتەوە تااقەتت نییە بچیتەوە سەری بەڵام بۆچی ئەحمەد هەردی دیوانی ڕازی تەنایی کۆمەڵە شعرێکی کەمە هەتا ئێستاش پاش چەند ساڵ مەرگی هەر ئەیڵێنەوە شعرەکانی بۆچی دڵداری شاعیر ئەی ڕقیبی پێشکەش کردووە کۆمەڵە شعرێک کەمی هەبووە ئەو تا ئەی ڕقیب لەسەر زاری تۆ منداڵ گچکە گەورە کەنفتەیەک بەساڵ لەسەر زاری هەمومانەکەواتە شعر گرنگە شعرەتی تیاابێ پەیامی تیاابێ ئاڕاستەکراوە بێ ئاوازی تیاابێ هەموو ئەمانە گرنگە زۆر ڕاستە. کەواتە ئێمە بەردەوامە بین لەگەڵ توە دەچینە لای هاوکارمان داسیار کە ڕاستەوخۆ لەگەڵمانایە داسیار ئێوارە و باش پێمان بڵێ خەڵکی چۆن خۆیان ئامادە کردووە بۆ سەری ساڵ بۆ پێشوازی لە ساڵی نوێ. بەڵێ ئێوارەتان باش دیارە بەگشتی شەقامەکانی ناو شاری سلێوانی ژموجۆڵێکی قەرەباڵخی بەرچاوی پێوە دەبینرێ بە بۆنەی هاتنی سەری ساڵی تازەوە سەبارەت بە ئامادەکاریەکانەوەی کە هەبێت لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت لە نێو شاری سلێمانی ئامادەکاری بەرچاویان کردووە لە پێشوازی تەواوی ئەو کەسانەدا دەبن کە دەیانێت بەشداری بۆنەکە بکەن. من دەمەوێت بەگشتی باسی شاری سلێمانی دەکەم کەشوهەوایەکی خۆش و لەباری هەیە واتە ینی باران یا خەڵک بە خۆشی هاتوۆتە دەرەوە لێرە لەگەڵ ئەوانەدا لە مۆڵەکانی شاری سلێمانی ئاهەنگگێڕان هەیە لە ئێوارەی ئەمڕۆ ئاهەنگەکان دەستی پێکردووە ژمارێکی بەرچاو لە هاوڵاتیان بەشداری تێدا دەکەن و بۆ ئامادەکارەکانی سەری ساڵیش و هەندێک لە مۆڵەکان و هەندێک لە هۆتێلە براندەکان و هەندێک لە شوێنە گەشتیارەکانیش دەتوانم بڵێم لە دوای 12 شەوەوە کەش و هەوایەک دێنە ئاراوە کە جیاوازتر بێت لە ڕۆژانی ئاسایی ئەویش با بڵین تەقاندنی یارە ئاگرینەکانەوە پێشوازیکردن لەم بۆنێ بە گشتی من سەبارەت بە هاتنی گەشتیاران دەبێ قسەی زیاتر بکەم کە بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی ژمارێکی بەرچاو
تایبەت بە بۆنەی سەری ساڵ ڕویان لە شاری سلێمانی پارێزگای سلێمانی کردووە پێی ئامارە سەرەتایەکان هەتاوەکو ئێستا زیاتر لە 25,000 گەشتیار لە ناوەڕاست و باشووری عراق و وڵاتی ئێرانەوە ڕویان لە پارێزگاکە کردووە لە کەش و هەوایەکی ئارامدا بە چاودێری لیژنە پەیوەندیدارەکان لە قایمقامەتی سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلێمانی تیمەکانی تەندروستی تیمە ئەمنیەکان هەموو ئەو تیمانەی تر کە لە پێشوازی گەشتیاراندا دەبن بە شێوەیەکی زۆر باش هەتاوەکو ئێستا کاروبارەکانیان بۆ ڕێکخراوە سەبارەت بەکردنەوەی شوێنەکان هەر لە هۆتێل و ڕێستۆرانت و کافتریا و ئەو شوێنانەی تر کە پێویستە بە خزمەتکردن و ناخواردن و ئەوەی کە پێویستە بە میوانان لە شەقامی سالم یاخود لە تەواوی شاری سلێمانیدا زۆنی نایان کراونەتەوە و دەیانەوێت لێرە بە شێوەیەکی زۆر جوان پێشوازی لە بۆنەکە بکەن ئەوەی لە دیمەنەکاندا بەرچاو دەکەوێت دوو جۆرە یعنی هەندێک لە هاوڵاتیانی ناوخۆیی با بڵین وەک شاری سلێمانی یاخود لە شارەکانی تری هەرێمی کوردستانەوە هاتوون لێرە بەشداری بۆنەکە دەکەن و بەشێکی تریانە و گەشتیارانان کە لە پێشووترا باسم لێو کرد هاتوون بەشداری لە یادەکە دەکەن ئەوان دەیانەوێت لێرە خۆشحاڵی خۆیان دەرببڕن ئەم شەقامی کە منی لێوەستاوە شەقامی سالمە یاخود دروستتر شەقامی سەوڵەکەی شاری سلێمانیە کە وەک نەریتێکی ساڵانە لێرە بەگەرم و گوڕی یادەکەی تێدا دەکرێتەوە بۆ زانیاری لەسەر یعنی تیمەکانی هاتووش و یاخودەوەی پێوەستە بە هاتووشەوە لە شەقامی خسرە و خاڵی شاری سلێمانی هەتا بەردەم هۆتێل سلێمانی پاڵاسی شاری سلێمانی ئەم شەقامە گیراوە واتە هەردوو سایدەکە بربەست کراوە بۆ هاوڵاتیانە دەتوانن هەتا کۆتایی یادەکە لێرە بەشداری خوانی تێدا بکەن و ئەوەی کە هەبێت لێرە هەندێک لە هاوڵاتیان بە جلوبەرجی کوردیەوە هاتوون هەندێکی تر بە بووق و بە شێوازی جیاواز دەیانێت بەشداری لەم یادە بکەن کە یادێکە ساڵانە وەک نەریتێ لە شاری سلێمانی و یاخود لە هەرێمی کوردستان هەوڵ دەدرێت بە خۆشی بکرێتەوە بەگشتی من دەبێت لە ڕووی گەشتیاری یاخود لە ڕووی پێشوازیکردنەوە لە میوانان یاخود ئاهەنگەکانەوە قسەی زیاتر لە میوانەکەم وەربگرم کە ئاکۆ ئەحمەد عارفە بەڕێوەبەری کاروباری هونەریە میوانی ئێمە کاگا کۆسڵاوتان لەبێ ئێوارەتان باش ساڵی تازەتان پیرۆز بێت بەگشتی ئەمەوێت باسی شاری سلێمانیم بۆ بکەیت چه جیاوازیەکەیە لە نێوان ئەمڕۆ کە بۆنەکەیە لەگەڵ ڕۆژانی پێشووترا پێشەکی پیرۆزبایی سەری ساڵی نوێ و هاتنی ساڵێکی نوێ بۆ سەرجەم دانیشتوانی کوردستان و دنیا بەگشتی طبعاً خۆ دەزانی ئەمڕۆ کە بەڕێکردنی ساڵێکە لە تەمەنمان و هاتنەناوەی ساڵێکی نوێ بۆمان دەبینیتی ئەمڕۆ سلەیمانی کە ڕۆژێکی تایبەت بەخۆ ئەبینێت کە خەڵکان ڕژانە چەجادە و پەیتا قەرەباڵغی دروست دەبێت و لەم بۆنەیەدا بەگشتی ئێمە لە شاری سلەیمانی پێشوازیێکی گەرم و گوڕ هەیە لە سەرجەم ڕێستۆرانت و هۆتێلەکانە هەنجێڕان هەیە لە مۆڵەکان هەنجێڕان هەیە یاری ئاگریم ئەبێ لە کۆتاییشەوە وەروە ئێمە ژۆک و بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سلەیمانی ئامادەکاری تەواومان کرد و پلانی خۆمان چەندەها تیممان دروست کردووە کە لە بازگەکان بۆ پێشوازی میوان و پێدانی بڕۆشۆر بۆیان و وەروە پێدانی ژمارەی تایبەت بۆ هەرگرفتێ بێتە ڕویان بۆ سنتەرەکەمان سنتەرێکی زانیاریمان داناوە لە لای پاڵاس وەروە ئەمڕۆ ژەم بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سلەیمانی سەردانی بنکە گەشتیارەکانمان کردووە و ئوتێل و شوێنی حەوانەوە بۆیان کە بزانین هیچ گرفتێک نییە لە ڕووی هاوڵاتیانە لەخوا بەزیابێتە ئەم دەقەی گرفتێکیە و مانەوەمان نەبوو بۆ بێ بەگرفت ئەو هاوڵاتیانی ئەو گەشتیانی ڕۆکەنە شاری سلەیمانی و ئەو گەشتیانی کە ئێستا ڕیاوتە شاری سلەیمانی بە تایبەتی بۆ لای ئێمە هەمووی گەشتیاری خواروون ناوەڕاستی عێراقن و ئاماری سەرەتایی ئێمە بۆ 4 ڕۆژی ڕابردوو لە 27 مانگەوە خۆشبەختانە لە سەر و 25,000 گەشتیارەوە ناو شاری سلەیمانی وەروە لە ڕێی مەرزی باشماق وەروە لە ڕێی فڕۆکەخانەی سلەیمانی و کە بۆی بەشداری ئەم بۆ نەخۆشە بکەن لە لامان یعنی ئەوە پێشبینیەکەن و ژمارەی کە باست کرد لە ڕووی هاتنی گەشتیارانەوە لە ڕۆژانی ئایندەدا زیاتر بێت بەڵێ ئێستا ئێمە حادیان لە پشوین و پشوش ماوێتی بەڕاستی ڕۆژ بە ڕۆژیش تا پشۆکە تەواوێت هەڵکشان نابێت باشۆ سپاس دەکەم سپاس بۆ قسەکانت یعنی بەگشتی ئەوەی کە هەبێت هەتاوەکو دێت یادەکە گەرم و گۆڕتر دەبێت لە شەقامی سالم پەیتا هاوڵاتیان دێن پێشوازی لەم یادە دەکەن و خۆشی و شادەکانی خۆیان دەردەبڕن وەک بەڕێوەبەری کاروباری هونەری لە بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانیش باسی لێوە کرد ئامادەکارەکانی هەم بەڕێوەبەراتی گەشت و گوزار و هەم لایەنە پەیوەندیدارەکانی تریش لەو ئاستایە هەتاوەکو ئێستا لە نێو شاری سلێمانیدا هیچ گرفتێک ڕووی نەداوە ئەوەی کە هەبێت تیمەکان هەمویان لە حاڵەتی ئێشەگرتنەوە دەیانێت بە باشترین شێوە لە خزمەت ئەو کەسانەدا بن کە بەشداری لە ئاهەنگەکانی سەری ساڵی تازە دەکەن. زۆر سپاس بۆ
هاوکارمان داسیار کە ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی. ئێمەش هیوای کاتێکی خۆش بۆ هەموو ئەو هاوڵاتیانە بۆ هەموو ئەو گەشتیارانە خوازین کە ئەم شەو ڕویان لە شاری سلێمانی کردو و ئەیانەوێت سەری ساڵی تازە بە جوانتری شێواز و کاتێکی ئاسوودە بکەنەوە و دەستخۆشیشمان بۆ برایانی ئاسایش هەیە کە ئەم شەو ماندوونە ناسانە ماندوو ئەبن و لە پێناو ئاسایشی وڵاتە و لە پێناو ئاسایش و سەلامەتی ئێمەدا. کاکاشم پێم خۆشە بە بەرهەمێکی دیکە گوێمان لێبێت و بەڵام هیچ شتێکت هەیە کە تایبەت بێ بە سەری ساڵ و کە ئەم شەو بۆ ئێمە ئامادەکرد بێت؟ بە تایبەت نووسیمەوە بە تایبەتیش پێشکەشە. زۆر سپاس فەرمووی. بەدڵە بەسەرچۆ باوکاری کاکە هێدی خۆشەویست کە بەڕاستی هاوکارێکی زۆر زۆر باشی منە. ماندوو نەوەی کاکەری. چاوەڕێتم بۆ ئەم شەوی ساڵی تازە ببە بە فریشتەی ماڵم. چاوەڕێتم بۆ ئەم شەوی ساڵی تازە ببە بە فریشتەی ماڵم. هەر بە یەکجاری بیگۆڕە سات و ڕۆژ و مانگ و ساڵ. دوو عاشقین و 2020 خۆزگەمان لە ناخماندا حەشار داوە. دوو پەپولەین 2020 باخچەمان بە ئەوینی یەک گڕداوە. دوو بولبولین شیلەی 2020 ئاواز وەرە هەردوو بۆ عاشقان وڵات پڕکەین لە نەغمەی ساز. من و تۆ 2020 پەرتین و هەردوو یەک عەشقی عەوداڵین. لە ژێر ساباتی ئەوینی یەک ئاسمانی شینی کاڵین. یەک نیگاین و لە چاوی گشت خەڵکی شارە سەدان دڵین. لە باخچەی زەردی ژیاندا مە جوانترین سوورە گوڵی. من و تۆ دوو کوردین و 2020 جار کوژرا و لە ناخی 60 ملیۆن کوردی لەسەر نەخشەی زەوی جێمە. من و تۆ 2020 ئەستێرەین. من و تۆ 2020 ئەستێرەین. لە ئاسمانی پڕ ئەوینە سەماکەین. دوو عاشقی سەودا سەرین پڕین لە خۆشبەختی ژیان. بێ کۆڵ نەدان بە بێوەستان ڕوو ئەکەینە ساڵی تازە و ئەچرپێنین بە گوێی هەمووان. پیرۆزەکەین ئەمەوینە دەریکەین لە سینەکینە. بەرەو ساڵی تازە بفڕین با گۆرانی ئەوین بچڕین. بۆ ساڵی نوێ با خەندەکەین پەیمانی ئەم عەشقەش نوێکەین. پێشکەش. زۆر سپاس کاکاشم. بە تایبەت پێشکەش. زۆر سپاس دەکەم. ئێمەش بە تایبەت قبوڵ دەکەین. سپاس بۆ گەورەیت. بەڵێ خۆشەویستان ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین بەڵام پاش ناوبڕێکی کورد.
بەرزایەکانی سلێمانیان. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان. دووبارە سڵاوتان لە بە خۆشەویستانی من بەردەوامە بین لەگەڵ کاگاشمە. کاگاشم تاکو چەندێک گرنگە کە پەیوەندی هەبێت لە نێوان شعر و میوزیکە، واتۆ بۆ ئەوەت هەڵبژاردووە کە میوزیک لەگەڵ شعرەکان تا هەبێت. البته بە خاطری جەماوەری خۆشەویست بۆی جەماوەری خۆشەویست لەگەڵ دوو هونەرە کە میوزیک و کە شعرن تێکەڵ بن بێگومان ئیحساسێکی زۆر ناوازە و زۆر جوان دروستە بێ و بەتایبەتی من ئەو ئالەتانەی کە کارم لەگەڵا کردوون ئالەتی تار ئالەتی کەمان کە ئیشی من ئالەتی سنتور ئیشی من زیاتر لەگەڵ ئەم ئامێرانە بووە کە بێگومان چێژێکی تایبەت چێژێکی ڕۆحی زیاتر ئەبەخشێتە ئەو بەڕێزانەی کە جەماوەری لای شعر و جوانین بە خااترەوەی کە هەم لەگەڵ میوزیەکە ئەتوانن خەیاڵی خۆیان بفرێنن بەرەو ئەو جیهانەی ئەیانەوێ یاخود بەرەو ئەو دیێڕانەی لە دەقی شعرەکانەوە نووسراوە و هاوتا لەگەڵ شعرەکەشە بێگومان جیهانێکی زۆر جوانە خوڵقێنن. خۆشم زۆر جار لە کاتی نووسینی شعردا ئەگەڕێمەوە بۆ لای مۆسیقا لەگەڵ تەنیایی خۆمە کە ئیحساسێکی زۆر تایبەت زۆر جوان زۆر پێناسە نەکراون پێ بەخشێت. وشەکاری لە ناو شعرەکانە چەندێک گرنگە و ئەو وشانەی کە هەڵی ئەبژێریت لەسەر چی بنەمایەک هەڵە بژێردرێ و چەندێکیش تا چەندێک گرنگە کە شاعیر خۆی شعرەکانی خۆی بخوێنێتەوە. ئەلبەتە سێ بەشی پرسیارەکەت کرد لە خزمەتانان بەدڵەوە. وشەکاری ڕەوانبێژی پێوترێ لە شعرە ڕەوانبێژی زۆر گرنگە کە شاعیر لە شعری خۆیدا پەیڕەوی بکات. ئەگەر ڕەوانبێژی پەیڕەو بکات شعرێکی کامل شعرێکی زۆر جیاواز پێشکەشەکە ئەگەر ئەو شەکاری و ئەو جوانکاری تیا بکە شعریش بەوە جیاکرێتەوە کە ئەو ڕەوانبێژەی تیابێت ئەو کات جیاوازترە لە قسەی ئاسایی خەڵک. خۆ ئەم شعرانەی کە من ئێستا پێشکەشیەوەم کرد بەڕێزت لە ناخی خۆتا یاخود هەر کەسی تر لە ناخی خۆیە ئەم شتانە دەرەبڕێ بەڵام بە جۆرێکی تر بەڵام گرنگی شعر لەوایە کە ڕەوانبێژی تێدا بەکارێنێت شاعیرکە هەڵی ئەبژێرە دووشەکان. بەڵێ لەبارەی ئەو پرسیارەی کە تا چەند گرنگە شاعیر خۆی شعرەکانی خۆی بخوێنێتەوە ئەوە ئەگەڕێتەوە سەر ئەدایە و شاعرە. ئایا ئەو شاعرە تا چەند ئەتوانێت ئەدایەکی باش پێشکەشکە من لە چەند بەرنامەی ترێ ئاماژەم پێداوە شاعری هاوڕێم هەیە لە خۆم باشتر و لە من جوانترە نووسێ بەڵام ڕەنگە چونکە ئەدایەکی باشی نەبێت نەتوانێت بە شێوەیەکی باش شعرەکانی بچێتە ناو خەڵکەوە چۆن بڵێ ئاوێزانی دڵ و دەرونی ئەو خەڵکە بێت. بۆیە گرنگە کە هەمیشە شاعیر ئەو دەقەی کە ئەینووسێ بتوانێت بە ئەدایەکی جوان پێشکەشی بکات لەوانەیە بۆ نەتۆ بتوانانی خوێنەری کتێبەکەم بیت بەڵام لە کاتێکا بە ئەدای خۆم گوێت لێبێ لەوانەیە کەسەتر نتوانێت ئەم ئەدای من پێشکەش بکات یاخود من هەر کەسێکی تر یا هەندێک شاعرمانە شعری زۆر جوانیان هەیە بەڵام چونکە خۆیان ناتوان ئەدایەکی باشکەن کەسێکی تر کە دەنگی خۆش بێ بۆ شعر کە دەنگی بێتەوە لەگەڵ ئەو دیێڕانەیە لەگەڵ تێکەڵکردنی ئەو ئاوازە باگراوندە میوزیک کە تێکەڵ یەکرێ شتێکی زۆر جوانتر زۆر ڕاستە کەواتە ئێمە ینی مجاملە نەبێت کە خۆتی لێ وەسفکردن نەبێت کاتێک کە شعرەکان ئەبینین خوێنیتەوە ڕحێتێکی تێکەڵە زۆر بەدڵ ئەتەوێت ئەدای شعرەکان کە یاخۆ وشەکان دەربڕێت بەلامەوە گرنگە زۆر بەلامەوە گرنگە تۆ بکەمە ئەو دیێڕێکە بۆ سلێمانی و نووسێکە ئاڵم پرشنگەدا چاوەکانی تۆ بزانی لە چه عشقێکەوە ئەم دیێڕانە خوڵقەوە زۆر ڕاستە کەواتە با گوێمان لە بەرهەمێکی دیکە زۆر سپاس.
وامزانی بۆ منی فەرهاد تۆ شیرینیت وامزانی بۆ منی فەرهاد تۆ شیرینیت خاوەنی پەیمانی خۆتی لەسەر شاڕێگەی ئەوینیت یا وامزانی بۆ منی مەم خات و زینیت بەڵام سەدداخ نەتێشتا سەر بۆ یەک بشین بەڵێ من فەرهاد و مەم بووم بەڵام خۆ تۆ نەشیرین بووی نەخات و زین نەتێشتا سەر بۆ یەک بشین بەڵێ من فەرهاد و مەم بووم بەڵام خۆ تۆ نەشیرین بووی نەخات و زین خۆیان عاشقە چەند جوانە جوان لەگەڵ یاری ئازیز نەرگزی دەمبەهارانە گمەی کەوی کۆسارانە نمەی ئەوینی بارانە فرمێسکی خەم بزەی زیوینی لێوانە خەندەی بەلالێوی وەک خەم سەوداییە گەداییە سوکناییە پلەی حاکم و سوڵتانە لە کەناری یاری ئازیز خوایە هەم عاشقە چەند جوانە لەم مەملەکەتەی من و ئەو مار پێستەی خۆی کردە چەتر خۆر جەستەی خۆی کردە کەپر مەملەکەتێ چراک و شایەوە چیرۆکی بەر ئاگردان بڕایەوە دڵ بووە ئافات ئەو هەر نەهات ئەو هەر نەهات ئەو هەر نەهات شەقامێک نەما لە پیاسە شەقامێک نەما لە پیاسە باخێک نەما پڕی نەکەم لە قسەی جوان وەرزێک نەما کە نەوەرێم هەشتا و هەشت وەرزە چاوەڕێم یار لەکوێ بێت بەدڵ لەوێم نانا بوەخشن هاوڕێیان بە ڕۆح لەوێم چاوم بۆ نقڵی بەرات ئەو هەر نەهات ئەو هەر نایەت ئەو هەر نایەت ئەگەر نا ئەو کاتەی شەماڵ دەسیڤایە بڕی ئەو لە شنەبایەکەوە پەیامی دڵداریە نارد ئەو هەر نایەت ئەگەر نا ئەو کاتەی شعرێ گریا ئەی ناسیم و ئەهات بۆلام من تەوەلام من بێجێولام ئەو هەر نایەت ئەو منی لە ساجی دۆزەخێنی عاشقانە دینەهات بۆلام ئەو ڕازە نەوتراوەکانی من و پیرانی من و قەسیدەمی دی لەبەر پێی هەر دوورا و دوور نەهاتە ژوور ئەو من و نەوت و شقارتەی دی لە ئامێزی شەوێ زستان نەهات بۆلام هەر بە تەمام مردم و مام ئەو هەر نەهات من دڵنیام ئەو هەر نایەت ئەو هەر نایەت هەر بە تەمام مردم و مام نەهات بۆلام ئەو هەر نایەت ئەو هەر نایەت زەمەنی دووری خۆمەڵێ ئەرسەدەیەتریش چاوەڕێی بم ئەرحەنانەتی لەبەر پێخەم لەبەری بدڕم هەرچی خەم بەدەستی دڵ بوو کە شوشەی بۆ بێنمە ماڵ بە کامی دڵ بۆی هەڵپەڕم بۆی بسووتێ باڵ و پەڕم بە قاچی دڵ هەر وەکو گوڵ دڵ بۆی کەوێتە گڕ و گاڵ هەزارەی بۆ بکەمە ساڵ لەبەر چاویە بمخەنە چاڵ ئەو هەر نایەت ئەو هەر نایەت هەر هۆیاران خەم نەما من دەستی نەگرم هەر هۆیاران خەم نەما من دەستی نەگرم قەبر نەما لە بۆی نەمرم شادی نەما نەیتۆرێنم ئەو هەر نەهات ئەو هەر نەهات ئەوێ دەمێ
کۆرپە لە مەمکی دایکی تۆرە ئادەمی لە حەوا وەرگەڕا دڵداران لە عەشق چوونەوە شعر هەستا و شعر گریا ئەو هەر نەهات ئەو هەر نایەت ئەو کە نایەت حکمەتە حکمەت ئاخر گەر ئەو بهات بە ئەم فرمێسکانەم لە چی فەنابوونی خۆمم لە چی گەر ئەو بهات بە عمرم یەک پارچە کردە خۆڵەمێش شادیم بە ئێش ئێشم بە نێش خۆ من بەجارێ بوومە ئەو هەر نەهات ئەو هەر نەهات ئەو هەر نەهات ئەو هەر شەڕم پێفرۆشێ ئەو هەر نایەت 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 خۆ من بەجارێ بوومە ئەو هەر شەڕم پێفرۆشێ ئەو هەر نایەت ئەو هەر نایەت ئەو هەر نایەت نانە 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 ببورن هاوڕێیان نانە ببورن هاوڕێیان من هەڵە بوو نانە ببورن هاوڕێیان نانا ببورن هاوڕێیان من هەڵە بووم ئەو لە مێژەوە هاتووە من ڕۆشت بووم بۆیە هەستم بەو نەکردووە ئەو لەتێکە لە ڕۆحی من ئەو دەمارەکانی دڵمە ئاخر پێم ناڵێن بۆ کوێ بێت ئاخر پێم ناڵێن بۆ کوێ بێت لە ڕۆح نێزیکتر لە دڵ ئازیزتر ئەرێ بۆ کوێ بێت ئەو هەر منە و ناو و ڕەنگی خۆی گۆڕیوە ئاخر پێم ناڵێن بۆ کوێ بێت لە ڕۆح نێزیکتر لە دڵ ئازیزتر ئەو بۆ کوێ بێت ئەو هەر منە و ناو و ڕەنگی خۆی گۆڕیوە کە ئەو ئەگری منی شەگریم کە ئەو ئەگری منی شەگریم پێکەنیوە پێکەنیوە ئەو باوکی مرد من هەتیوم ئەوە خواتەوە من سەرخۆش ئەو سەرمایە بێت من نەخۆش ئەو لە کۆنەوە هاتووە ئەوە منم نازانم ڕۆح بۆ کوێ چوو ماندوو نەبێت کاگاشم ئەمە کێنە ئەلبەتە قەسیدەی ئەو هەرنایەت زادەی عەشقێکی دوورە لە تەمەنی 22 ساڵیە ئەو شعرم نووسیوە کە دەڵێم 88 وەرزە چاوەڕێم ئەو لەکوێ بێت بەدڵ لەوێم عاشقانی شعر ئەم شعرە بە تایبەت لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر کاتەم شعریان وتۆتەوە جا بەداخەوە هەندێکیان کردیانە بە 88 ڕۆژ جا خاتون 88 وەرز 22 ساڵی تەمەنمە کات کە ئەم شعرێتیان نووسراوە 88 ڕۆژ یەک وەرزیش ناکات یەک تاقە ئەو کەسێک کە ئەتەوێت کە وەکو ئەگەر ئێمە گوێی لێگرین وەکو بووکی خەیاڵەکانی توێ یاخود کەسی بەرامبەری توێ وای لێکەی بەڵام تۆ مەبەستت چییە لە شعرەکەی ئەڵێ ئەو ئەلبەتە من لە ناخ و لە دڵ و لە چوارچێوەی شاری خۆمە پەیکەرێکم بۆ پەیکەرێکی مەحشوقم بۆ شعرەکانم دروست کردووە بۆ ئەو پەیکەرە شتەکانم نووسیوە بەڵام لە هەمان کاتە من تێکەڵەیەکم لە حەقیقەت و لە خەیاڵ وەک لە سەرەتای بەرنامەکەشە ئاماژەم پێدا دروست کردووە و ئەم شعرە و هەموو شعرەکانی تریش چی وای لێ کردووی ئەو پەیوەندیە ڕۆحیە لەگەڵ شعرا دروستکەیت پەیوەندێکی وەها بێت من شعرم بەو لایەنە خۆشەوەیە کە ئاسوودەیەکی زۆر زۆری لە ناخ و دڵ و دەروونمان پێبەخشیوم زۆربەی کات هەر زۆربەی کاتیش لە تەنهایی خۆمە شعر نەبێ هاودۆستێ هاوڕێ هاویارێ
هاو دڵێکم شک نەبردووە ئەوەندەی شعر لێم تێبگا بۆیە شعرم خۆشەوێت و لەگەڵ شعر ئاڕۆم. بەهر باسی شعر نەکەین تۆزێک باسی پەیوەندی خۆت کەم لەگەڵ چواردەورەکەتەوە بە تایبەت لەگەڵ میوزیکسیانە ئازیزەکەت کاکهەردی دیارە ئێوە هەڵبەت زۆرترین بەرکەوتنتان هەیە پێکەوە بەهۆی دانیشتەکانتانەوە پێکەوەی ئەوەی کە ئاگادار بم هیچ کاتێک هەبووە پەیوەندیتان تێکوچێت؟ حدم نییە نە لەگەڵ مامۆستا هێدی خۆشەویست نە لەگەڵ مامۆستا حەمید عوسمانی خۆشەویست کە لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بۆی لەگەڵ ئەم دوو مۆسیقارە من زیاتر لە بەرنامە و لە کۆڕەکانان ڕۆشتوم هەر بەبوونەوە یەک یادەوەریتان بۆ ئەگەڕمەوە فەرمون هەرچۆنە یادەوەرێکی ناخۆشیشە بەڵام لەم ساڵی ڕابردووە ڕوویدا هەر لە 2009 ڕۆژی چواردەی دوو ڕۆژی عاشقان ڕۆژی دڵان شاعرانە باسێکاتەوە لە خزمەتانە ئەلبەتە کۆمەڵە بەرنمەیەکی تایبەتم هەبوو تاقی بەیانەکەی تا دەمی نیۆڕۆ لە دوو زانکۆ کۆڕی شعری تایبەتیم هەبوو ئیتر تۆ ڕۆژی دڵانە چواردەی دووە ئەبێ باسی خۆشەویست شعری خۆشەویستی بڵێ شعری خۆشەویستیش بۆ کێڵێ بۆ عاشقانیڵێ بۆ ئەو جەماوەرە خۆشەویستەیەڵێ کە لە ناو کۆڕەکەتان سپاس بخوا لە هەردوو کۆڕەکە پێشوازیەکی گەرمی لێکرا دوای نیوەڕۆ لە کاتژمێر یەکی نیوەڕۆ بۆ دوو لە ڕادیۆیەک ئەویش دیدارێکم هەبوو هەر لەبارەی عاشق و خۆشەویستی ئەویشم تێپەڕان لە کاتژمێر سێ لە هۆڵی ڕۆشنبیری سلێمانی مەراسیمەکە بوو بەڕێوەبردنەکەی بە من سپێرا بوو ئەویش هەر بە شعری عاشقانە و بە شعر بۆ خۆشەویستان تێپەڕان ئێوارەکەشی هەر لەم شاشە خۆشەویستە لە کەناڵی خۆشەویستی گەلی کوردستان میوان بووم تێمپەڕان ئەویش شەو چوومەوە تێر بۆ تەنیایی خۆم گریان عنی بیرم کەوتەوە من ئەمڕۆ شعرم بۆ ئەو هەموو عاشقەوتووە لە شاشەکەی بەڕێستانەوە کۆمەڵە کەسێک بینە لە ڕادیۆ لە کۆڕەکانەوە بەڵام دوجارەوە کەسە خۆی تەنیا بێت ئەوە ئەوێت لێرۆ پێتان بڵێ خۆی لەوە دەرباز کاکە من عاشق نەبوومە ئەوێ بڵێ من تەنیام لێرە بەڵام شاعیرە تاکو عاشق نەبێ پێم وانە ئەلبەتە من عاشقم نای شارمە بەڵام عاشق بە تەنیایی خۆم تەنیایی خۆم یعنی ئەگەر عاشق بۆم نە عاشق بە دایک عاشق بە خاک بە نەتەوە بە پێشمەرگە عاشق بە هەموو ئەو شتانەی کە ژیان جوانترەکەن زۆر باشە کاک هاشم هەڵبەت ئێمە پێمان خۆش بوو زیاتر لەگەڵ تۆیە بەردەوام بین و ئێوارەکەمان درێژتر بکەینەوە بەڵام کاتمان تەواو بوو ئێمە زۆر خۆشحاڵ بووینم ئێوارەکە تۆ ئێوارەکە جوانتر کردین و میوانداری ئێمە قبول کرد و لێرە بوویت زۆر سپاس بۆ شەرە جوانەکانت و زۆر سپاس بۆ کاکهەردی میوزیکسیانی هاوڕەشت کە ئەم ئێوارە لەگەڵمان نەبووی دەست و پێنجەت ڕەنگین زۆر سپاس کە دووبارە لێرە بوون و بەر لە تەوابوونیش پێم خۆشە سپاسی سپۆنسەری جلوبەرگم کەم کە زێد ئێچ مۆدەیەک لە ئاشتی و ئەم ئێوارە ئەم درێسە جوانەی بۆ من دابین کرد و لەگەڵ ئەوەشدا سپۆنسەری مایکەپی من کە بلاک بیوتیە لە بەختیاری و سپاس بۆ ئێوەش کە هەتاکو ئێستا بینەرمان بوون هیوادارین کە ئێوارەیەکی زۆر خۆشتان لەگەڵ ئێمە بەسەر بردوێت و ساڵی 2020 ساڵی بەدیهێنانی خەونەکانتان بێت ساڵێک بێت کە ئێوە ئەتانەوێت دووبارە ساڵی نوێتان پیرۆز بێت و هەتاکو ئێوارەیەکی ترکا بە دیداری ئەوەی ئازیز شادە بمەوە ئێوارەیەکی خۆش.